الحمد لله رب العالمين. مزگەوتی ئەبوبەکری سەدیقە لە هەولێر کات لە نیوەی شەولای داوە. مزگەوتەکە جمەی دێت و پڕیەتی لە نوێژ خوێن. هاوڵاتیان شەوانی قەدر بە خوێندنی قورئانی پیرۆز و نوێژکردن و دوعا و پاڕانەوە بەسەردەبەن بەهۆی تایبەتمەندی و شەوانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان. ليلة القدر خير من ألف شهر بيقمان خالكيش بحكم تيجيشني لو آياتها كخيري زندو كرنو يك دشواني قدر خيري زياتر لهزار مان بيقمان خلق بشويشي تايبت خوي آمادة دكات بحكم أوي كأجر سير مزجوتكام كده بيني همو مزجوتكان زور قربالغة بركو لقدر خوي لو أنا ساعاتك بمراجعي خوي بكاتوا بجواني بتأكيد دعاكي بدر بكا بخشوع بعمليش سبيني بلانبر بهمو كس برياري عفوي دابي لو أنا لوك وكو أزمونو وكو إيتريش يعني استفادة زياتر كده لو يكسك هتا سبين دانيش تبي بس بيني خوروشت وأخلاقي كز نوي قصي لك بكاونيا بامي جواني نبي لبردي نبي بلانبر بخوي دوروبري خزاني أو شواني آخري براستي نعمتي زوري تدها يا أخوي تبارك وتعالى داوای لێ بکە کە لە هەموو گوناحەکانمان خۆش بیتن بەڕاستی ئەو ڕۆژە کە خێری پاداشتی گەلە زۆرە کە زیاتر لە هەزار مانگ زیاتر بێ هەزار مانگ زیاتر خێرەکەی زیاترە ئەوجا ئینسان دەبێت بەڕاستی ئەو فرسەتە لە دەست خۆ نەداتن لە جێرەی تواناخۆی ئەوەندی پێی دەکرێ ئەو شۆنە بە عیبادەت و بە تەسبیحات بی بە هەر تشتێک بی بە نوێژ بی بە تاعات بی بە قورئان خوێندن بی أو شوانا زندو بكينوها. اللهم عليك باليهود ومن ساعد اليهود ومن تعاون مع اليهود ومن تطبع مع اليهود. ئەم دەشەوەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێکە تاکو زیاتر مزگەوتەکان ئاوەدان بکرێنەوە و بە شەوانی قەدر زیاتر قەدر و قیمەت بۆ ژیان و ئینسان و مرۆڤایەتی بگەڕێتەوە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت شەوی قەدر نیعمەت و منەتی خودایە بەسەر بەندەکانیەوە. خوای گەورە دووبارە دەمانین تۆ مزگەوت شەیتانمان لۆ دەبەستەوە دەرگای دۆزەق قەپات دەکا دەرگاکانی بەهەشت دەکاتەوە ئینجا بانگمان دەکا بۆ ئەوەی پەیوەستمان کاتەوە بە قورئان پێوەستمان کاتەوە بە خۆی بە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بۆی دووبارە ئەو قەدر و قیمەتەی لە بۆ خۆمان بژێڕن و ئومێدەوارم ئینشاءڵڵا هەموو لایەکمان بە گەچکە و گەورە بە پیا و بە ئافرەت بە دەسەڵات و بێدەسەڵات ڕوو بکەینە مزگەوتەکان و مزگەوتەکان ئاوادە بکەین و شەوەکان زندوو بکەینەوە دوعا بکەین بپارن بۆی خوای گەورە هەم لێمان خۆش بی و هەم دووبارە قەدر و قیمەتمان لە بۆ بژێڕتەوە ئینشاءڵڵا. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما. لەناو مانگی پیرۆزی ڕەمەزاندا جیاوازتر و تایبەتتر مسلمانان خۆیان بۆ دەشەوی کۆتایی ئامادە دەکەن بەهۆی بوونی شەوی قەدر لە کۆتایی ئەو مانگە مبارەکەدا کە خێر و پاداشتەکەی چاکترە لە هەزار مانگ. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.